کاک ڕەشی بەڵێ باوکی ڕەحمەتیم تاکەوەرەسی بۆ ئێمە جێشت بۆ زانی چی بوو نوکتە بەڕاستە دەنوتێکم بۆ بجێڕانەوە ئەڵێ ڕۆژێک کابرای هەرە ڕوا باش هەرە ڕوایەت ینی ناگا ناگا ینی ناگا سەرۆکێژمە نایخوا کوڕەکەی کابرم بەقول نوکتە بێ ئاوا بتلەسێنێ ئەی باوکە گیان یەک پێکەنینی زۆر خۆشەوە بەسە کاک ڕەشی بەسە ئەلۆ سەرۆک پێشم بە قوربان بم چاوەکەم دەمەکانی کە مەجان لە بۆ قسە لەگە بکەم ئێستا ئەمر و دەهام و هەنار وا لە ڕێنە نییە بینێوێن دەرێ بەخۆت دەزانی دام وەزعی ببینی تۆڕە دەبی قوربان دەمە چت دەوێت لۆ دەکەم چت دەوێت لۆ دەکەم نیە چەند دەقەکت مایە ئەو دقا دوسێ دەقەکت مایە لازاننی سەعاتە کاکە دێت وایە تۆرە لۆ دەکەم و نیە ببە شاگرت باشە جارەکەم کاک سعدی لە 15 چرکەی خۆشم خۆش نابم ئێمە ڕێکەوتنمان کردو 24 ساعت کاکە چت دەوێت لۆ دەکڕم ئەتوێ بەرتی لەم دەیتێ قەتعیان شتی وا قبول ناکەم کوورە برای ئەزیزم سارەت لۆ دەکڕم ئەو وەحدانە ئەوە نەداودە پێم سارە وەکرم سارە وەکرم کۆم بۆ دەلای من دەزانیت چی ها کوورە ئەزیزەکەم سارە لۆ دەکڕم سادی یا عزیزەکەم کورە نییە زگم دێشێتن ئینشاڵڵا کاکە ناتوانم بێمە دوبەی ئیشم گەلک زۆرە ئەرێ وەڵڵا بەڵێ سادی بەڵێ گۆتنگام و تەلەفۆنت چییە؟ کورە کاکە تازە چوون ئەوەندە تەلەفۆن وهات وڵای پێم عیب بلاوە دەستی جوابی دەمەوە بەڵێ لە جوابی دەمەوە باش تەلەفۆنت لۆ خۆ شاریتەوە کورە کاخۆم شارتەوە کاچی بە زگم دێشی زگ ئەدی عزیزەکەم کاکە جیان هەفتە چکە دەچیتە دوبەی سارەکەش لۆ دەکڕم خەمن نەبی ئەوە سارێ بە قەز دەوێتن برادرەک لێ عەرەزانیە سارێ بە قەز دەتا باش تێگەشت و قەپات نا ئیتۆ حسابی قستی نییە دەکڕم بەخۆم دەکڕم لە بۆت باشە خۆ حافظ ئەی سعدی وەقتی سارەیە وەقتی دووبەیە بڕۆ مشکلی حەلکە سعدی وە پێشم بکەوە خۆ ئاگدارە ئەگەر 25 ئەمڕۆشم لێی نەشکان نەمدا بە تۆ بزانە بە قوربانێ بم ئەوەم بەدڵە تۆ پارە بە من و حەقم نییە بەسە دەی تەواو لەوە زیاتر چیتەوێت جوان پای کەرەوە کاکە دەی ئەوە ماوە بیرێت ئەو خۆ پیسی کە و پای کەرەوە پێی پای کەرەوە سلام علیکم عەلەیکم سەلام کاک سعدی گیان سلام علیکم یاخوا بەخێر بێ کاک دام ببین ناوخان بەخێر بێ چییە واقع دوورمایە هەنار کاکە کا بسوورە کاکە ئەوە دەناسیوە نییە؟ زۆر باش دەیناسم ئەوە دەرهێنەری کلیپەکانیم بوو ئەوەی حیاتی بردەوە هەوە کاکە بەیانی کە من هاتم ئەلێرە دانیش بوو ئەوت من سەرۆکم خاوەنی و دوکانم و ئەو نوع قسە گەورانە باشە تۆ قسە کرد ئێستا بە شاگرد دەبینم ڕۆژی تخوا هەناری خێزانم خەونی نەدیت یا هەنار خان لەو کاتا لە هۆش خۆچی و لەوەشێ لە خەوتاوە بینی بێت نابەخوا کاکە ئەو چای بۆ هێنابووی ئەلێرەدانا ئەیرە ئەو سعدیش ئێرە خاوێن دەکردەوە تەنانەت خۆ لە میشت و ڕاکرد سعدی کەس ناتوانێت خۆ لە تۆڕەکە کورەوە غەریبەوە لێ زمانە دەویدانە غەریبتری کەسە دەگیری جەب دێت خاڵۆ بە قورعان من باوکم باپیری باوکم هەر بە کرێکاری و بە شاگردیە ناوە بەدی کاچێ بن ناسم بە ئەڵڵا کاکە بەخۆ درۆ ناکەم واو. ئەلێرە وتی من سەرۆکم هەنار ناوی خوای سعدی. لۆ دەخۆی بەدێ پێم گەین مەسەلە چییە؟ کورە کاچی بە تۆ بە چای خۆت دەبینەوە شاگردا ئەمن باوەڕم بە هەناریە یعنی باوەڕت بە زاوای خۆت نییە خوشکمە دەیزانم باوەڕت بە زاوای خۆت نییە تۆ واو لەو ئایلێ زیادە بووە با منیش خۆم خنجێنم لە داخیەوە خۆم بە چای خۆم دیتم سعدی لێرە خەربول بمرم لەخۆ بچم کاکە تۆمان بەنگۆسی قەتان بە منە ماما کاکە نێو خزمەتە باکۆتایی بێ سعدی. مادەم مۆیلەهات دەهام لە بەرچاوی ڕەشید و لە بەرچاوی ئەو شاگردەی بە من برێتن باوەڕت پێ ناکەم ئەو خزمەتە کۆتایی سعدی دەهام نییە بریابێ مەرجی خۆم بدیت وایە ئەو حسێن نەکرد حەقی خۆیەتی ئەری وەڵڵا سعدی سقم بە دوو هەیە بە سقم بە وەزعی نییە تێم گەن چ ڕوودەدا لێرە کوڕوا بە چای خۆت دەبینەوە شاگردە دەخسەشی بکە تو سەر بە مشکلە دیاری زۆر سەبر دەگیری تێم گەنە مەسەلە چییە؟ کاک دامەگری یەواش بەسە تەواو ڕاستێک گاڵێ
دبري ازاي من كيام شي دبري بدك سيبك من شاقردم ليرة هذا الشاقر شاقر. كل بس كم بيدستي اخوان واسف بابي شينا معايا قول هاي بيتي بابي معايا لوين يدك بنالي هدي واي ليك يا كاكا رشد قوة قدرية أزول. أمنو عينيها قلت يا هاي من تعمل وخرج جابر خرج تمشى ما عندك خرج أنا السعدي بس هم قال الدوبارة في الدنيا مو شو مشكلة كتبس انت مرتابو كسينات كسكاني راس بي راسك يتسيا كل جناحة الدوازي اللي بيدا طاو كاكا يجي يا كيف مانا همش تاكان كشفة كم طاو شاقد ليه كره برقب سكات يا ناقرب سيبك بيلدي هو كسي كاغرشي ايه كاكا شتي داك سيبك يا وش باش قماري كردوها ولا قوة إلا بالله كاكا نموت آخري كشفيك آخري كشفيك آخري كشفيك رشيد داوي اللي بندتك راوس السعدي أبي أبغى خوش دويز لا كذا باوي بن بري من مسال بري باوكا في رقم هالبوا ولو شوانا آخر شو شو بودو كان شيء صدانا أبو كاك رشيد شون دتواني كاري وابكي إميرة ما بحلالك كري كاكا رشيد عجبناك يا قماري دكي ماري خود كور كدو ماري خلش كور كدو رشيد خوا داوي اللي بندتك آخري لكن لو شاقر دي باس كيسا كشفي كرت تخوا عزيزة كم داوي اللي بدلتك بلنا لو دخلتك بس آخر زاربي قماري بكاي دعم وعدي لي وقدا رشيد وعد مدي رشيد سيبك وعدك مدي ما شاء الله عاد تبقى بعدي سيمام وليهيتك قماري ناكم دي كوكما ناكم وعدي بتياوان بي أنا كاك رشيد تو وعدك ما بيبدا تيكا قمارنك وعد بي من ألطونا كان يخون دادم أو دكانة بكرنوا كاكا وعد منيش وعد منيش كنت ديناري لبرجيني حتى ما نجيبها بلاش يجيبوا أبي تبيعوا قرباني بس تقسيمك كاكا ببردل. أخوي كل شوطة بس تخوالك كزباز ما كلو بياو زور بياو عليها رشيد دايله بندكم بخواني اللي دبي درسوا مش دي ناس صار تيبي كاكا هرب واكا سوبا كاكا هرب خنار بخوي انا نيزاني بايا استاكني اماري اغتي بدل كاك رشيد حلقينا كاك سعدي ما سيد علي بقول نقول اساي بان بولي بشتانم بس بعد الشمردانم ديك الدوبارة أو قماري ناكيو كاك دام جان تو بلاي مني وعد بها تاما دوما من والله وعد بلا بشتانم دام تخوا دام اوسي يقول كقوليا او قروا كان إيه. دول بفلوسني تم ما وتشني ما زي بعد بي أو تسوا بس ساعي بعد خطبة قول بان بس توا سعدي ده جان تغرس الشيء ده قهوه مع دروين سعدي جان داولي بردندكم كاك رشيد توش بقرا وسري راس بس قول الرشيد نيابه لوا لا لا خوافز بي اساي خوافز. خوافز خير كورا دعبران داي او بوستي سروكاتين بنوا براستي رشيد بيد بريم هي كم بياوا بوست سركاتي برد اخوي دي قربان. بياو نيبري بيسنو أو بياوا. ادي والله او بياوا اديكو بقربان تبم بقربان تو شبم دعي والله بالله الكريم حسكم زاني نك بين دقة بين ساعات ما بيه وخنشينم من ضمن تعقيب هذا السوء امش بالله كدرجة بخوا برمني قابلت انا